ئێمە پێمان وابوو لەم دۆخەدا کە خەڵک موچەی نییە، ژیانی نییە، گوزەرانی نییە، دانیشت نەکرێت لەسەر ئەوەی کە پێرێ راپۆرتی دیلۆیت بڵاو بۆتەوە لە سەدا 60 داهاتی نەوت ناچێتە خزێنەی وەزارەتی دارایی و کۆمپانیایەکی تەنیا بەکرێی بۆریمانی 600 ملیۆن دۆلار وەرەگرێ. پێمان وابوو 8 مانگی ڕێکە ئێمە خەریکین لەم خاڵی سونووری ئەوەیە دزرێ لەوێ قاچاقچیەکرێ لەوێ تاڵانیەکرێ دێ جەلسەی پەرلەمان لەسەر ئەمەیەکرێت. لە مانگی یانزەوە ئێمە داوای جەلسەی پەرلەمانمان کردووە لەسەر خاڵە سنووریەکان لەبری ئەوەی بێت جەلسە لەوە بکرێ خەڵک مەشغوڵکەی بەوەی حەسانە لە 4 پەرلەمانتار یا 2 پەرلەمانتار وەرەگیرێتەوە یاخود وەرناگیرێتەوە. ئێمە پێمان وابوو حکوومەت یاخود پارتی دیموکراتی کوردستان کە بەداخەوە ئێستا دیارەوا دەرکەوت چی بوێ لە پەرلەمان و حکوومەتە ئەوەی کە قەرارداکی حەسانەی لێ وەرگیرێتەوە. بۆیە ئێمە پێمان وابوو وەڵامی ئەو پرۆژەمانە درێتەوە کە پێشکەشمان کرد بۆ ئەو هەموو گەندەڵی و دزیەی کە ئەتوانرێت کێشەی موچەی نەک ئەوەی تەهدید کرێن یاخود ئەحراج کرێن بەوەی یەیتە جەلسەوە نایتە جەلسەوە ڕەفعی حەسانەت لێکرێیان ناکرێ. بە دڵنیاییەوە ئێمە ئەمڕۆ هەم بە پارتی دیموکرات هەم بە خەڵکی کوردستان مانوت بە هەموو شتێ رازی نین. ئەوەی مەبادئی گۆڕانە دەستمان پێوە گرتووە. ئیتیفاقی ئێمە بۆ چاکسازی و ئیسلاح بووە نەک بۆ ئەوەی لایەنێک یا فراکسیۆنێک چی بوێ لە پەرلەمانی کوردستانە بیکە. ئەگەر قەرارەکە ئەوەیە هەمومان لە بەردەمی یاسا سەروەر بێ با کاک ئومێد خۆشناویش ئەمڕۆ حەسانەی لێ بسێنرێتەوە بڕواتە بەردەمی دادگا بیسەلمێنێت کە کاک مەحموود سەنگاوی مامەڵەی لەگەڵ داعشا کردووە.